بۆیە ئافرەتان زۆر حەزیان لەو گوڵەیە حالیان ئافرەتان زۆریان حەزێ. زۆر بەڵێ. چوارەمین فیستیڤاڵی گوڵ و گوڵزار لە هەولێر لە بەردەم پارکی شانەدەر بە بەشداری 40 کۆمپانیا دەستی پێکرد. وابڕیارە فیستیڤاڵەکە 3 ڕۆژ بخانت ڕۆژانە لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ تاوەکو کاتژمێر 10 شەو بەردەوام بێت. 40 کۆمپانیا هەزاران گوڵی جۆرا و جۆریان نمایش کردووە. باشە چ گوڵێکی جیاواز لەو پێشانگایەدا هەیە کە زۆر نمونەیی بێتن لەلای ئێوە؟ ئەتوانم بڵێم ئێستا ئەو گوڵی کە زۆر باو بووە زۆر دەکڕن خەڵک ئەتوانم بڵێم گوڵی پیۆنیە. ئەو گوڵی پیۆنیە جیاوازی ئەوەیە کە لێرە زۆر دەست ناکەوێ. دوای ئەوە نرخەکەشی تقریبان یەک شاخێ 5,000 دینارە و هەرەوە. باشە لەگەڵ گوڵە سادەکان جیاوازیان چییە؟ جیاوازی ئەوەیە کە یەکەم شت پێتان وت کە دەست ناکەوێت لێرە و دوای ئەوە تۆزێ گرانترە جوانتریشە دەتوانن سەیری بکەن کە دەیدەنی لەناو ئەو تۆزێک گەشەتر پێیاکە یا گەورەتر ئەبێ زۆر جوان ئەبێت. بۆیە ئافرەتان زۆر حەزیان لەو گوڵەیە حالیان. ئافرەتان زۆریان حەزێ. زۆر بەڵێ. ئەی پیاوان زۆر حەزیان لە چ گوڵێکە؟ بەخوای پیاوان حەزیان لە گوڵی چزانم ڕۆز بێ ئێستا ڕۆزمان لێ ئەکڕان چزانم لیلی لەمان دەکڕن ئەو بابەتانە.